بڕیاری نوێی ئیدارەی دۆناڵد ترامپ کە شەرعیەت دەداتە ئۆردوگا جوولەکە نشینەکانی کەناری خۆرئاوە وەک بەشێک لە ئیسرائیل کە گوایە دژ نییە لەگەڵ یاسای نێودەوڵەتی لانێکی گەورەیە لە سیاسەتی ئەمریکا کە چوار دەیەیە لەبارەی ئەم بابەتەوە گرتوویەتە بەر. دواهەڵوێستی ترامپ بابەتێکی غافڵگیرانە نەبوو لە سیاسەتی نوێی کۆشکی سپیدا، بە تایبەتی لە دوای گوێزانەوەی باڵوێزخانەی بۆ قودس و بڕیاری لیکاندنی جۆلان بە قەوارەی ئیسرائیلەوە. ئەم بڕیارە بە تەواوی پێچەوانەی ئیدارەکانی پێشووی ئەمریکایە، بە تایبەتی ئیدارەی سەرۆک باراک ئۆباما. لە ساڵی 1970 هەموو ئیدارەکانی پێشوو مافی ڤیتۆیان بەکارهێناوە بۆ پاراستنی ئیسرائیل لە هەر بڕیارێکی ئەنجومەنی ئاسایش، بەڵام لێرەدا کودەتایەک بەسەر هەڵوێستی ئەمریکا داکراوە، با تایبەتی دژی کارنامەی باراک ئۆباما کە هیوای وابوو چوارچێوێکی نوێ دابڕێژێت بۆ ئەو دۆسیە ئاڵۆزەی نێوان ئیسرائیل و فەڵەستینیەکان، با تایبەتی داکۆکی لە دروشمی چەسپاندنی دوو دەوڵەتی فەڵەستینی و ئیسرائیلی لە پەنە یەکتردا، چونکە هەموو ئیدارەکانی پێشوو داکۆکیان لەو دروشمە دەکرد تا لە دوای هاتنی حکوومەتی ڕاستڕەوی پەرگیر و ڕەگەزپەرستی ناتانیاهۆ بەکردەوە پاشەکشەی کرد. لە دوای چەند هەفتەیەک لە گرتنەدەستی سەرۆکاتی ترامپ ڕایگەیان دەیەوێت نێوەنگیری هەردوو لا بکات، بەڵام بە ڕوونی ڕایگەیان واشنتن پابەند نییە بە چەسپاندنی هەبوونی دوو دەوڵەت لە پەنای یەکتردا، بەڵکو ئەوە بەجێ دەهێڵێت بۆ هەردوو لا کە بۆ خۆیان لەم بارەیەوە بڕیار بدەن. ئەمەش ڕاستەوخۆ خزمەتی بە بەرنامە و دروشمەکانی ناتانیاهۆ دەکرد کە دەمێک بوو جگە لە تەنسیقی ئەمنی لە نێوان شاباک و مۆساد لەگەڵ دەسەڵاتی فەڵەستینی هەموو گفتوگۆیەکی هەردوو لای سەرکرد بوو. دوجار جارید کۆشنێر ڕاوێژکار و زاوای ترامپ باسی گرێبەستی سەدەی هێنایە گۆڕێ و ڕایگەاند لەو بەرنمەیەدا هیچ باسێک لە چەسپاندن و هەبوونی دوو دەوڵەت ناکات. لە دوای بێهیوابوونی مەحموود عەباسی سەرۆکی دەسەڵاتی فەڵەستینی لە ئیدارەی کۆشکی سپی ڕایگەاند لە لای ئێمەوە ویلایەتە یەکگرتووەکان نێوەنگیرێکی پاک نییە لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا، بۆیە ئیدارەی ترامپیش بڕیاریدا بابڕینی بەرنامەی فریاگوزاری و کاری ئاوەرە فەڵەستینیەکان ئۆنڕوا وابڕینی یارمەتی ساڵانەی 200 ملیۆن دۆلاری دەسەڵاتی فەڵەستینی. ئەمەش لە هەڵوێستێکی نوێی ئیدارەی ترامپە لە مەسەلەی ئاوەرە فەڵەستینیەکان کە ئیدارەکانی پێشوو هێشتویانەتەوە بۆ ڕەوتی گفتوگۆکان، بەڵام پۆمپیۆ هەرزوو ڕایگەان کە ئیدارەکەی پابەند نییە بەو بنەما نەریتیانەی لە ڕابردوودا کاری لەسەرکراوە، لەوانەش چارەنووسی ئاوارەکان. گەرچی ئەم بڕیارەی ترامپ ناڕزایی نێودەوڵەتی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤی لێکەوتۆتەوە، بەڵام ئەم بڕیارە زیاتر دەسەڵاتی فەڵەستینی بێهێز و پەراوێز خستووەوە ڕوونتر ڕاستی ئەم هەڵوێستەی لەلایەن بەرهەڵستکارەکان لە دژی ڕێککەوتنی ئۆسلۆ دەردەخات کە بڕوان وابوو گفتوگۆ لەگەڵ ئیسرائیل نەزۆکە و زیاتر بۆ خافڵاندنی فەڵەستینیەکانە و دوورخستنەوەیانە لە خەبات و دروستکردنی ناکۆکی لە نێوانیاندا.